هات لامەوتی والله ئەم بەرنامەیەوە زۆر جوان و ئەوە بوو ئێمە هەموو جارێ قەلێکمان سەرە بڕی بۆ یا گیسکێکمان سەرە بڕی بۆ ستافەکە و بۆ کەناڵەکە کاتن بەس ئێمەتان داوات کردو. من لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەرنامەی دێخوانمە وەک دیار بوو لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ ستافە عزیزەمان کاک پەیوەند کە بەڕێبەری بەرهەمەکە بوو و دەڕۆشتین بۆ ئەو گوندانە دە گوندمان بەسەر کردەوە ئەمساڵ ئیتر ئێوارەخوان و ئیفطارمانە کردو بۆ گوندەکە بەدەر لەوەی کە ئێوارەخوان و ڕۆژومانەشکان کۆبوونەوە و مەجلیسێکی زۆر تایبەت و زۆر خۆش بوو. خۆشیان ئاماژیان بەوە کرد کە ئەم بەرنامەی ئێوە زۆر جیاوازە لەوەی کە بەرنامەی دیکە پێشکەشکاری دیکاتۆتە گوندەکە و قسەمان کردووەوانە ئێوە ئەم جارە ئێمەتان میوانداری کردو شتێکی زۆر بەلایەن و جوان بوو گفتوگۆ و چوونە نێو جاران و قەدیم و مێژووی گوندەکە و زۆر پێیان خۆش. هەمیشە کاک دانیار ینی ئەڵلقەکانی دیکە هەر لە تەنانەت کە کاکپێن خۆشی بەرنامەی گوندەکانی پێشکەشە کرد ینی بە جۆرێک لە جۆرەکان بووینە مای ئەرک و ئەزیەت و ناڕەحەتی بۆ سەر خەڵکی و گوندە میواندارێکی جوانیان نەکرد ئەوەی کە هەیان بوو یان قسە سەر سفرە بەڕاستی. بەزەم جارە کەناڵی ئاسمانی پەیام و بەتایبەت دێخوان فکرەکەی گۆڕی وابزانم بە هاوکاری دەستگای بەخشین بە سپۆنسەریەوان وانە ئێوە خواردنتان بۆ پیاوەکان بەتایبەت لە مزگەوت حازرە. حتمما جاوە جارێکیان پیاوێکی بە تەمەن دوایی کە ئیفطارمان کردەوە هاتە لامەوتی والله ئەم بەرنامەیەوە زۆر جوان و ئەوە بوو ئێمە هەموو جارێ قەلێکمان سەرە بڕی بۆ یا گیسکێکمان سەرە بڕی بۆ ستافەکە و بۆ کەناڵەکە کاتن بەس ئێمەتان داوات کرد و میوانداری هەموو جارێک کاک پەیوەند لە مەجلیسەکە ئاماژەی بۆ شتێکی جوانە کرد هەدەف نەبوو لەوەی کە ئێمە خواردن بخوین ینی ئاماژەی بەوە کرد کە ئێوە لەوانێت چەند بەرامبەر لەسەر سفرەکەتان ئەمە بوونی هەبێ بەڵام خۆشیان ئەیوت زۆر دڵمان خۆش بوو ئاوا کۆبووینەتەوە